چەند ڕۆژێکە سیاسەتمەدار و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەوڵی دروستکردنی کەشوهەوایەکی پڕ لە دڵنیایی بۆ ئێستای هەرێمی کوردستان دەدەن و برەو بۆ بۆچوونە دەدەن کە حکومڕانی هەرێمی کوردستان ئەزموونێکی سەرکەوتوو و هەموو بنەماکانی بەردەوامی تێدایە. ئەم چەند و چۆنە میدیاییە لە دوای کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە دێت کە هەر لایەنێک لە ڕوانگەی خۆیەوە شڕۆڤەی دەکات. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە هەرێمی کوردستان لە زۆر ڕووەوە خاڵی هاوبەشی لەگەڵ ئەفغانستان هەیە کە لە هەمووی مەترسیدارتر گەندەڵی ڕێکخراوە. چاوەڕوان دەکرا مەسەلەن ئەو بارودۆخی کە لە ئەفغانستان بی لە هەرێمی کوردستانیش خەڵک ئەو ترسی هەیە کە ڕوو بداتن پێش ئەفغانستانیش ئەو دائیمەن باسی ئەوانە هاتنەوە. بەڵام ئەوەندە هەیە ئەمریکا بخۆی بڕیاری داوە لەو شوێنانە بکشێتەوە کە قوربانی بێ سوود دەداینی بە نسبەت خۆی وێنەسە بەرژەوەندی خۆی ئەو لە هەر شێبی لە بەرژەوەندی خۆیتی. بۆیە ئەو خاڵانەی کە جۆن بایدن سەرۆکی ئەمریکا باسی کرد لە ئەفغانستان ئەو خاڵانەش هەیە لە هەرێمی کوردستان کە هانیاندا لە هەرێمی کوردستان لە عێراقیش بکشێنەوە بە هەرێمی کوردستانیشەوە. مەسەر وەکو گەندەری وەکو حکومڕانی وەکو هێزی پێشمەرەکێکی نەگرتووە ینی ئەو پاشەگەردانی کە لە ئەفغانستانی هەندێکی لە هەرێمی کوردستانیش هەیە. بە هەمان شێوە جێگری سەرۆکی یەکێتی پەرلەمانتاران دەڵێت گەندەڵی یەکێکە لە هەرە دیاترین خاڵە هاوبەشەکانی نێوان واقعی ئەفغانستان و هەرێمی کوردستان. بەڵام جیاوازیەکەی لەوەدایە هەر گۆڕانێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا ڕووبدات بەرەو ئایندەیەکی نادیاری دەبات. ئەو زۆری تەشابه لەوەی زۆرە گەوگەت دڵکاریەکە لە حکومڕانی ئەفغانستان هەبوو لە هەرێمی کوردستانیشەیە بەداخەوە کە نەدەبووە بیتن و ئەو هێزە چەکدارەیە کە ئێمە لەمێژە خەولمان بەوە دەدیت کە هێزێکی توکومەی پێشمەرگەی کوردستان لەسەر ئەساسی ئینتیمای نیشتیمانی و ئینتیمای نەتەوەیی دروست ببایە دروست نەبوو بەداخەوە ئینتیمای حزبیە بگرە هەندێک زار ئینتیمای شخصیە. کوردستان و ئەفغانستان بارودۆخی جیاوازیان هەیە لەوەی کە مەسەن ئەفغانستان دەوڵەتێکی سربەخۆیە هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆ نییە. ئێمە بەشێکین لە عێراق ئەوە لەلایەکی تر تالیبان کە جێگەی حکوومەتی پێشووی ئەفغانستانیان گرتەوە ئەوان بەدیلیان هەبوو. ئەوەی ئێمە هەتا ئێستا هیچ بەدیلێک دیار نییە. دادگەری کۆمەڵایەتی و بەشداری هاوڵاتیان لە سامان و بەڕێبردنی وڵاتدا بناغەی پاراستنی هەر قەوارە و ئەزمونیەکە کاتێکیش لە ناوچەیەکی ئەم جیهانەدا دادگەری نەما و گەندەڵی شوێنی گرتەوە ئەوە هەموو مەترسێک ڕوو لەو ناوچەیە دەکات و هیچ گرنتی و دڵنیاییەکیش بۆ پارێزراوبوونی نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.